بە بەشداری هەزاران هاوڵاتی تاقیکردنەوەی پرۆژەی ڕۆشنایی لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی هەرێم بە سەرکەوتووی بەڕێوە چوو. نزیکەی 3000 کەس تەنیا لە سنووری ناوەندی شاری سلێمانی ناوی خۆیان بۆ بەشداری لە تاقیکردنەوەکەدا تۆمار کردبوو. وەک سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێ ڕێژەی بەشداریەکە لەسەروی چاوەڕوانی ئێمەوە بوو. سپاس بۆ خوای گەورە زیاتر لە تەوقعاتی ئێمە بوو. ئەوەی کە ئێمە تەوقعاتمانەکە ئەوە نەبوو، بە سپاس بۆ خوای پەروەردگار بینی بە لێشاو خەڵکە. سپاس بۆ خوای پەروەردگار الحەمدوللیلا. وەڵاهی ماوەستە ئێمە جوانمان دانەبوو بینی مەترونیەوە تا ئا مەسافەیانەوە، بەڵام کەزانیمان بە لێشاوە ئەگە سەیریکردن لە پێشەوە تۆزێک زیاترە، بەڵام ئەگە سەیری دواکەین بە ناچاری هەموویمان بە تەنیشت یەکۆ داناوە، چونکە بەڕاستی زۆراتۆ و ئێستاش وا خەڵک هەر وردە بەردەوامێتە ژوورەوە. کێ بوو پێیوتی کە بەشداری بکەی لەم تاقیکردنەوە؟ دایک بوو؟ ئەو بەشداری کردویان تەنها بەشداری کردو؟ ئەو دایکمە. دایکشم بەشداری کردو. پێم خۆشە جەناب وەکو دایکی چۆن بوو کەوا خۆتان بەشداریتان کردووە هانی مناڵەکەشاندا کە بەشداری بکەن؟ سپاس بۆ خوای گەورە هەموو پرۆژێ هەر بەشداریم کردو الحەمدوللا. هەموو کاتێکش پێم خۆشە ئەگەر بەشداریش نەکە هەر ئەیهێنم لەگەڵ خۆم هەتا بۆ تەرژێبوونێک بۆ کچەکەم. لە گوڵزاری فەرموودەیەکە لە نامیلکەیەکە کەوا خەڵکانێکی زۆر بە پەرۆشەوە بەشداری ئەکەن. بەڕاستی هەم سوودێکی یەکجار زۆری هەیە لە ڕوانگەی پەروەردەییەوە. ئینشاڵڵا بێتە تێشوێکیش بۆ ئەو دنیا دەستخۆشیتان لە یەکەم. هەرچی پەیوەستە بە ناوەندی پارێزگای هەڵەبجە زیاتر لە 1000 کەس بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کرد و تەواوی بەشداربووان و سەرپەرشتیارانی پرۆژەکەش کاری هاوشێوە بەرز دەنرخێن و پێیان وایە کاری هاوشێوە دەبێت زیاتر برەوی پێ بدرێت. تەمەنم 7 ساڵیم ساڵتانە پۆلی دووە پێشتر سعیم کردبوو بۆ ئەم 63 ئەم فەرموودە ئیشەڵڵا ئەمرەکەی بێتە نسیبم. خوای گەورە ئێوەش بەخێر بێن الحەمدوللیلا. ئەمڕۆ بینیمان خوشکوبرایەکی زۆر بە تاسەوە ڕوویان کردە پارکی شاری یاری هەڵەبجە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەی ڕۆشنایی فەرموودە کە پێگاتە بوو لە 63 فەرموودەی دووشەیی. سپاس بەخوای پەروەردگار خەڵکێکی زۆر خوشکان و برایانێکی زۆر لێرە ئامادەن و هاتوون تا تاقیکردنەوە بکەن بەو هیوایە ئینشاءڵڵا بتوانن سەردانی ماڵی خوای گەورە بکەن و ئەمریان بۆ دەرچێت. وەڵا خوشکەکانم زۆر پاڵپشت بوونەوە، زۆر بەشداریان کردووە. تر منیش الحەمدوللا پیان وتم بەشداری بکە، منیش هاتمە سەرم ڕێیە بەشداری بکەم. باشە پرسیارەکان چۆنە؟ وەڵا الحەمدوللا زۆر ئاسانن. قەزاکانی سەی سادق و شارە زوریش بێبەش نەبوون لەم پرۆژە ناوازەیە و بە بەشداری سەرجەمچین و توێژەکان و لە کەشێکی تەواو ئیمانیدا پڕۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە چوو. دەستخۆشی لە مەڵبەندی شارە زوری کۆمەڵی دادگەریەکەین بۆ ئەو کارە جوانەی کەوا مادووبوون لە پێناو هێنایەتە شارەکەمان دەستخۆشیان لێەکەین و سوپاسی یەک بە یەکی ئەو کەسانەکەین مادووبوون لە پێناو ڕێخستنی ئەم کارە جوانێکەوە خزمەتێکە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خەڵکی شارەکە و دەستخۆشی لەو خەڵکەشەکەین کە بەدەم ئەم بانگەوازەوە هاتووە. خوای گەورە بمانگێڕێ بەو کەسانەی کەوا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتە بەدەستی مبارەکی لە ئاوی کەوسەر خۆینەوە. جارێکی در بەخێر بێن، سڵاومان هەیە بۆ هەموو لایەک و سڵاواتیش لەسەر پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم. ساڵانە بە مەبەستی هاندانی زیاتری هاوڵاتیان بۆ شارەزابوون لە قورئانی پیرۆز و فەرموودە و ژیاننامەی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێت چەندین چالاکی هاوشێوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. دەیان خەڵات کە لە سەروی هەموویانەوە 30 گەشتی عومرەیە بۆ سەرکەوتوان تەرخان کراوە و هەمووانیش بۆ ڕەزامەندی خوای گەورە و گەیشتن بە ئاواتی سەردانی ماڵەکەی بەشداری دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.